ئێرە مەزادخانەکەی کەلارە، کاتژمێر 9 شەوە، بەڵام مەزادخانەکە جمەی دێت لەو کڕیار و فرۆشیارانەی کە لە ناوچە جاجیاکانەوە بۆ کڕینی ئاژەڵ و باڵندە و پێداویستیەکانی ناوماڵ هاتوون. ئەم مەزادخانەیە هەفتانە تەنها ئێواران و شەوانی پێنجشەمە و بەیانیانی ڕۆژی هەینی دەکرێتەوە، بۆیە لە کاتی کردنەوەیدا کڕیار و فرۆشیار لە پارێزگاکانی دیالە و کەرکووک و سەلاحەدین و سلێمانی و هەڵەبجە و تەنانەت ئێرانی شەوەدێن و کاسپی تێدا دەکەن. شتی ئەرزانە ئێمە خۆمان قەمسەڵە فرۆشین، زیاد لە 20 قەمسەڵە فرۆشین لە شارە زرۆتێن بۆ ئێرە 12-15 قماش فرۆشە گشتمانە لە هەڵەبجەی تازەوە تقریبان 30 سیارەین تێن لێرە هەموو ساڵێک گەینێمەوە تقریبان 7-8 ساڵ ئێمە لە مەزاتای. ئەو کەسانەی وا تێن بۆیرا بە تایبەتی شتەسێنن ئەو کەسانن کە کەم دەرامەتن بەوەیەوەی لە شتەکانی ئێرە هەرزانە ڕۆکەنە ئەم بازار هەرزانە بازارڕە و شەوانی پێنجشەمە و جمعەتیان بۆیراش پرسێت. کەشوهەوا ساردا، بەڵام ئەو فرۆشیارانەی کە تەمەنێکی زۆریان لەم مەزادخانەیەدا بەسەر بردووە و ناتوانن لێیدا بڕێن، بەتانیان لە خۆیان ئاڵاندووە و بەردەوامن لە کەسابەتی خۆیان. خەڵکێک زۆر لە دیەکان و لە شارەکان ترۆتێت لە ئێرانە شتێکی بە هەردان دەستێکەوێ ئیسفادە ئەکایانەوە لە شوێتر ئەیفرۆشێ، ئێمەش ئەیسێنین لە ماڵان لە بازار ئەیسێنین ئەیتێن لێرانە شتێ ئیسفادەی لەکەین بۆ بژێوی ماڵ و مناڵمان. سەر لە بەیانیەکی زووی ڕۆژی هەینیە تا دێت مەزادخانەکە قەرەباڵغتر دەبێت. ژمارەیەکی زۆر ئاژەڵ و باڵندە جیاوازەکان لە گوند و ناوچە دوورە دەستەکانی گەرمیان و دیالەوە هێنراون و کڕیاریش لە دەیان جێگەوە خۆیان گەیاندووەتە مەزادخانەکە بۆ کڕینی پێداویستیەکانیان. کڕیارەکان خەڵکەم شارەدا ڕۆ لە ئاوایەکانێک تێرن و ئەیسێنن کەمی هەرزان و لێرە 1970 تیای ئەیفرۆشن. ئەم فرۆشیارە لە ئێرانەوە جلوبەرگی هێناوە و لە مەزادخانەکەی کەلار ساغی دەکاتەوە. ئەمە تێنی لێنا لە باشماق 100 کیلو و 14,000 دینار گومرکیە. وڵای خەڵ لە جلولا لە سعدیە لە کەفری لە دووسخمات و هەموو تێدا گەشتەچن. مەزادخانەکەی کەلار جێگەی بژێوی سەدان خێزانە، ڕەنگە لە گەورەی و قەرەباڵغیدا هیچ کام لە پارێزگا گەورەکانیش مەزادخانەی وای تێدا نەبێت، بەڵام بەدەست بێخزمەتگوزاریەوە دەناڵێنێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەلار.